بەیانیتان باش بەیانی بینەرانی کورسات باش چای یەکێکە لە خواردنەوە جیهانیەکان کە لەسەر تاسەری جیهان خەڵکێکی زۆر چا دەخۆنەوە و چەندین جۆری جیاوازی چاش بوونیە. هەرێمی کوردستان تا ئێستا با بڵێن بەرهەمهێنانی چای نیە یا با بڵێن چاندنی چای نیە لەبەرەوەی خۆتان دەزانن چا ڕووەکە و لەو وڵاتانی کە بەرهەم دێت وەکو جۆرێکی کوشتتوکاڵی بەرهەمی دێنن، بەڵام لە هەرێمی کوردستان تا ئێستا ئەوەمان نییە. ئەوەی کە هەیە لە هەرێمی کوردستان خواستی زۆر لەسەر چا خواردنەوە هەیە. دەگوترێت ئەگەر کەشەکە زۆریش گەرم بێ ئێمە چاکار دەخۆینەوە. بەشێک لە خەڵک دەڵێن لە گەرمادا فێنکت دەکاتەوە. من لە لای کاگ ئەسعەد بسێنم. کاگ ئەسعەد ساڵانێکی زۆرە دوکانی چافرۆشیە لە 96ەوە سەرقاڵی فرۆشتنی چایە. پێش لایڤەکە باسی ئەوی بۆ کردم کە چای چەند وڵاتێکێ و کامیان باشە و کامیان خراپە و کامە خواستی زیاتری لەسرە لەلایەن خالید هاوڵاتیانەوە. جا من ئێستا لەگەڵ کاگ ئەسعەد بەڵێ هاوکارمان وێنەگرەکەمان لەسەر ئەو چای دای نابوو، ئەو چایمان بۆ باسکەوە گوڵی تیا بوو ئەو چایە با لەو چایە دەست پێ بکەین. باشە ئەمە چەند جۆرێکی چان کە دانراون دەمەوێت لەگەڵ کاگ ئەسعەد قسە بکەم. کاگ ئەسعەد بێ ئێرە محەممەد دیمەنەکەم خەسەر ئەو چایە. ئەوە چ جۆرە چایە کە کاوە گوڵدارە چای ئەوە چای هیندی تێکەڵە ئەمەیان هیندیە ئەوەیان هیندیە ئەوە سریلانچیە. باشە ئەو هیندیە چی و چیە لەگەڵە تێکەڵی کردووە؟ ئەوە گوڵە هێلە دارچینە تێکەڵی چایکەش. باسی جۆرەکانی چاکام کە چەند جۆر چات هەیە؟ تقریبا لە چنەوە چامان هەیە. بەڵێ هەموو جۆرەکانیەوە. شوێن چاکان هیندیا، سریلانچیە، کۆلۆمبیا ئەوانەیە ئێستا لێرە هەوە حازرە. ئێرانی شێ بەس ئێرانی کەمتر خەڵک دەیخوا. خەڵک زیاتر حەزی لە چ جۆرە چاکە کاگ ئەسعەد؟ یعنی کام جۆرەی چای حەز لێیە؟ کام چاکە درش بێ زیاتر زەوقیان لێیە چاکە درش بێت نەکەوە بێ. وردەکەشی هەیە ئێستاوانە وردن ئەوانە ئەو پێیان دەڵێن سعدەدین چای سعدەدین. بەڵێ وردن بەس زیاتر ئەوانە لە ماڵان بەکاردێ ئەوانە بۆ چاخانەکان بەکاردێن. چا درشتەکە بۆ چای خانەکان بەکاردێت. وردەکان هاوڵاتی وردی هاوڵاتی زیاتر ڕنگ دەداتەوە. ئەوانە درێکتر ڕنگدێنەوە و ترکتر تێک دەچنیانی. باش ئەی چای تێکەڵ چییە؟ ینی دەڵێن خەڵکەیە دێت نازام چەند جۆرێکی بۆ تێکەڵ دەکەن. ئەوە چۆن چۆنیە؟ ئێستامە تقریبا 9 زۆر چات تێکەڵمانەیە هەلێرە 9 زۆریان ئەوانە تێکەڵ دەکەن. ئەوانەش تقریبا 8 زۆرن. وردەکان 8 زۆرن، درشتەکانیش 9 زۆرە. ئەی خەڵک هەیە دەڵە حەزم لە بۆندارە و هەیە حەزی لە چای بێبۆنە و بێبۆنیش هەیە بۆنداریش هەیە. ساوانە زۆربیان بۆندارن، هەیە دەڵێ بۆنی کەم بێ، هەیە دەڵێ بۆنی زیاد بێ. جابا کوێ خاصی خەڵکان هەر خۆیان بۆنیان هەیە یا ئێوە بۆنی تایبەتی تێدەکەن؟ هەر خۆیان بۆنیان هەیە. بەس ئێمە ئێستا بەس ئەوە گوڵ و هێلی تێ دەکەین لەگەڵ دارچینی ئەویان تێکەڵ دەکەین. لە هەندێک لە دوکانی چافرۆشەکان دەیبینم کە خۆیان جۆرەی لە بۆنی تێدەکەن. ئەوە باش نییە، تێک ناوەڵە چکە ڕەنجی چاکەی لێڵ دەکە. باش ئەی چایەکان نرخیان چۆنە کاگ ئەسعەد؟ جا بە جۆرەوە ئێستا هەیە 8,000 7,000 هەیە 6,000 هەیە 10,000 هەیە 12 تا 12,000 هەیە. باشترین جۆری چاکان ئەوەی کە هاتوون لە وڵاتەکان کامیان لە هەر هەمویان باشترە و هەمویان باشترە؟ چی بڵێ تاسە سریلاش کۆلۆمبی نایە دێرەسە کەمە تەلا کۆلۆمبیەکەی باشترە، بەڵام سریلاکی ئێستا لە هەمویان باشترە. بە خالید عێراقوانەی چان نییە؟ عێراقیەتی بەس ناخورێ. خالید گوێبیستی منیت؟ بۆچی مەسەلە چێ؟ بەڵێ سەرکەوە بەڵێ ئەتوانی یەک پرسیار لەو بەڕێزە بکەی بڵێ ئەو ماوەیەکی زۆرە چا ئافرۆشێت بڵێ چا ماوەیەکی دیاریکراوە چا کۆنە بێت؟ باش زۆر چاکە. کاگ ئەسعەد هاوکارم سەرکۆ دەپرسێت ئایا مانەوەی چایان کە ماوەیەکی زۆر بمێنێتەوە چا کۆن دەبێت یان بەسەر دەچێت؟ چا بە تاریخ بەسەر دەچێت بەڵامەوە بەسەر ناچی وشکە بەڵام تاریخی لێ تاریخی لێ بەسەر دەچێت. لە خۆی چا وەک تووتنە تووتن بۆ بەسەر ناچی بەڵام بادام تاریخی لێ نابێ ئەو بێ.
هاوڵاتی کە دێت زیاتر حەزی لەم چا هەڕژاوانەیە یا پاکەتەکە هەرژاوەکەی دەبن. زۆر باشە دەست خۆش کاگەس هەسپاس دەکەسکە لەگەڵمان خالید ئەگەر گوێت لە دەنگی منەوە بێت خۆزگا یان هەر ئەگەر کاک ئەسعەد لە لاتەوە بێت ئەم پرسیارەی لێکەیت کە ئێمە زۆر جار کاتێکە چا ئەکرین یان بۆنی ئەکەین یاخود بۆ نمونە لەسەر مارکەکەی ئەیکڕین بەڵام ئەڕۆینەوە ماڵەوە ئەوە نییە بەدڵی ئێمە بێت ئەوەندەی کە ئەو بە ڕێزە ئەزمموی هەیە پێمان بڵێ تایبەتمەندی چایەکە لە سەلیقی ئێمەی کوردەوە نزیک بێ ئەبێ چۆن بێ بۆ منە دنکەکانی گەورە بێ ورد بێت بۆنەکەی بۆنێکی تایبەتی هەبێت ئەمە ئەگەر زانیاریمان بیتێ لەسەری ئەوەی کە چایەکە باش بێت تایبەتمەندیەکەی چییە؟ بەڵ سەحر پێشەوەی پرسیارەکەی تۆ لە کاگەس حەد بپرسم ئەمە چایە دنکەکەی گەورەیە ئەگەر هاوکارم محەممەد پیشانتان بدا باسی لەوە کرد کامە دوکاندارەکان چایخانەکان ئەوانەی کە چایخانەیان هەیە ئەم جۆرە چایە زیاتر بەکاردێنن و بە هەمان شێوە ئەم جۆرە دنکەکەی وردە زیاتر هاوڵاتیان ئەم جۆرە چایە بەکاردێنن کە دنکەکەی وردە لەوانەیە ئەوەی چایخانەکان لەبەرەوە بێ کە زۆرتر دەمێنێتەوە زۆر بەکاردێنن کاگەس حەد ئەربێەوە ئێرە ببوورە خالید لەگەڵ ئەو پرسیارەیانم دەپرسێن تایبەتمەندی چا چییە چۆن بناسر بەڵێ خالید لەگەڵ ئەو پرسیارە شاپی بڵێ کە ئێمە چۆن چاکە ئامادە بکەین و چۆن بتوانین ئەو چایی کە هەمانە بەپی ئەوەی کە تام و بۆنی هەیە چۆن ئامادەیکەین چایەکی خۆش بە کوردی ئامادەی چایەکی بەتام کورد پەسەند باشە دەستخۆش هاوکارم سەعار پرسی تایبەتمەندی چاچیە چۆن بزانین ئەمە چایەکی باشە و بیناسینەوە هەیە دێ لە بازار بە نوعێکی باش دەیکڕێ بەڵام کە دەڕاتەوە ماڵەوە ئەو نەوع باشە نییە و جارێ باسی تایبەتمەندیەکە بکەین دوای چۆنیتی چالێنان و دروستکردنەکەش دەکەین ئەگەر زبر بوو زبری هەبوو ئەو چای چاکە بەسەها هەیە نەرمە چای چاک نێوانە بە زۆری چای هیندیەکان من ئەوانە زبر نین چایەکان گەر زبر بوو باش ئێستا ئەوە زبرە تەماشای ئەوە سریلان چییە ئەوە سریلان چییە ئەوانە زبرن چای زبر باشترە بەد پێی دەڵە قەڵەمی ئێستا هەیەە ئەوە قەڵەمیە ئەوە پێی دەڵە چای قەڵەمی ئەو چای چاکردنەوەە باشە کاگەس حەد چۆن بتوانین چایەکی بەتام و خۆش لێ بنین چۆن وا بکەین ئەو چایە دروست بێت پێویستە چۆن بێت بۆی چایەکی خۆش و بەتام بێت ئەگەر ئاوەکەی بکوڵێنی جوان بکوڵێت ئەو چای تێکەی و داینەی بۆ ماوەی 5 داینەی ئەو جابی خۆیەوە باشە ینی نەیخێەوە سەراگر جاری نێخێ سەراگر کە خستۆ سەراگر لەسەر سەماوەەر باشترە بە زۆریان لەسەر کتری دایبنەی بە هەڵمی خۆی بکڵێ هەڵم بە هەڵمەکەی بکڵێ باشترە دەکەم سەرکۆ سەحەر ئەوە کە گوێتان لێ بوو بۆ خۆشتان پێم وایە سەعەرخان وەکو باست کرد چاخۆرێکی باشە چایی بۆ خۆشم حەزم لە چایە خالید چایی باشە شاخ لە دەشت خالید ئەم جارە سەرکۆ مادام ئەمەە باسی چای کردوەوەی کە من چا بە کشمیشەوە خۆم تۆ لە ماڵەوە تاقیب کەرەوە بزانە چای بە کشمیشەوە خۆشە بەتامە یاننا وەڵی تاقیت کردوێتەوە سەحەر من بۆ خۆم چاخۆرەوەیەکی باشم بە کشمیش بە گوێز بە خورما هەندی کوڵاوە شەکری کوڵاو و ئیدی بانواع شێوە خواردومەتەوە لە دەرەوەش بە تایبەتی کە دەشت و دەر چا تامێکی تایبەتتری هەیە و کاگەس حەد و خەڵکیش ئەوەی کە ئاوەکەی باش بکڵێت چا بکێ ناو قۆریەکە یان چادانەکە وازی لێبێنی بۆ خۆی دەم بهێنێت چایەکی جوان و ئەوە دەردەچێت ڕێک و پێک دەردەچێت خەڵکی ئێرە پشدەر چای ڕوون دەخۆنەوە بە گشتی ئیدارە ڕاپەڕین چای ڕوون دەخۆنەوە پێچوانەی هەندێک شوێنی تر بۆ نمونە لە کەرکووکەوانە چای خەست دەخۆنەوە هەر کەسەوە بە پێی حەزی خۆی چایەکە ئامادە دەکات دەستان خۆش بێت ئەمڕۆ بەیانی لەگەڵمان بوون خالید کاک ئەسعەد و